ئەمڕۆ کاگاوکاری هاوڕێم فۆتۆگرافەر هەندێک لە تابلۆکانی خۆی نمایشەکە لە کللتوری سەرەی سلەیمانی. تابلۆکان ئەنگوا ئەشکاڵ تابلی تایە، پاییزی تایە، بەهاری تایە، تابلۆکان ڕووی لە میوەهاتەکانە. تابلۆکانی کاگاوکار ئەمڕۆکە لێرە بە شێوەیەک نمایش کراوە کە هەموو جوانەکانی لەخۆ گرتووە. یەکەمی پێشەنگای تایبەتی خۆمە تایبەتە بە خەستخانەی هیوا کردومەتەوە. ئەم ناویشم ناوە سروشت و هیوا لە چاوی فۆتۆگرافیەکە. بەرنامەم هەیە کەم وێنانە لەوێ دابدرێ بۆ ئەوەی ئەو کەسی کاچێتە خەستخانەی هیوا ئارامیەک بە مێشکی بات، لەبەرەوەی کە ئێمە سروشتی کوردستان سروشتێکی زۆر جوانە و هەدەفەکەم ئەوەیە کە خزمەتێکی خەستخانەی هیوا بکەم. ئێمە ئەم پرۆژەمان لە میانەی پرۆژەکانی ڕوانگە بە تایبەتی پرۆژی دەست پێشخەی لاوانی خۆبەخش ئەمە هەڵبژێراوە کە لەلایەن دەستگای ڕوانگەوە کۆمەکی کراوە. ئامانجێمە لەم پرۆژە ئەوەیە کە خەڵکی هەڵەبژە هوشیارکەنەوە لە بەرامبەر ئەو مافانەیە کە خاوەنپێداویستی تایبەتەکان هەیەە کە تا ئێستا بە شێوەیەکی گشتی وەکو بڵێ گرنگیان پێ نەدراوە. پرۆژەکەی ئێمە پێک دێت لە کۆمەڵێک چالاکی کە یەکەمیان دروستکردنی فلێکس و هەڵواسینێتی هەڵوانواسیوە لە مەکتەبەکان و دام و دەستگا حکوومەکان. دوێ ئەوە ستادمان دروست کردووە کە لە هەفتە بازاڕەکانە دامانناوە، هەروەها بڵاوکردنەوەی کۆمەڵی برۆشەر کە ئەمڕۆ حالێن لەگەڵ ئێوەیە دەستمان بە چالاکی کردووە لە ناو بازاڕ و شوێنە گشتەکانە بڵاومان کردوتەوە. و دوو کۆرسمان ئامادە کردووە کات بۆ دروستکردنی CV بۆ خوانپێداویستانی تایبەت بۆ پێشکەشکردنی کار، هەروەها کۆرسی متمانە بەخۆبوون ئەوەش بۆ خوانپێداویستانی تایبەت و خوانپێداویستی تایبەت دێڵێتەوە. جهه شنازی بامو که از وکو کچ شیام که پرتوخانه که وگم خدمت خلکی بکم خدمت با رابطه کچکا بکم که شیم ریکی بدم آن اوجی ریکی که برخو وگم بشن هندک آرمان جد خوب که کنار راستی اگر آرمان جگا جهه مفایده ده هبیتن که اوجی ریکا خوال گرن و آرمان جه کنار راستی. زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە لێ ئەڤروکە لە قەزا سێمێلێ بێگومان تشتێکی گەلێکی باشە کە ئەڤروکای کچەکش باژێرە قەزا سێمێلێ دەستە بکار بووە پەرتۆکە خانەکێ ڤەکەتن دەستپێکێکە کو پێنگۆڤەکە ئێکیە بوو گەنجا و گەنج بەرەف پێش ڤە بچن و هەروەسا حەزکەم یعنی کچێت مە ئێک بە ئێک مل بنێ ملێ زەڵامە وسا دەرفەتێت کاری بخۆ پەیدا بکەن.